شەڕ و پێکدادانەکانی مووسڵ گەیشتە گەڕەکەکانی سەرڕۆخی ڕووباری دیجلە کە ڕێگەی پەڕینەوەن بۆ بەری ڕۆژئاوای شارەکە. چەکدارانی داعش بەردەوامن لە ڕوبەڕووبوونەوەی هێزی عێراقیەکان و چەندین شێواز بۆ بەرگریکردن لە خۆیان بەکاردەهێنن. دواترینیان تەقاندنەوەی سێپرد بوو لەسەر ڕووباری دیجلە کە بەوتەی بەرپرس و فەرماندە سەربازیەکان تەنها ئەو سێپردە بەساغی مابوونەوە. لە ئێستادا ڕووباری دیجلە بووەتە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی داعش و هێزە عێراقیەکان و پلانی داهاتووی شەڕەکەش کە خۆی لە دەرکردنی داعش لە بەری ڕۆژاوای شارەکە دەبینێتەوە پێدەچێت بەم زوانە جێبەجێ بکرێت. ڕۆژی هەینی هێزە عێراقیەکان پێشەوی خێرایان کرد و توانیان چەندین گەڕەک و ناوچە و دامەزراوەی حکومەت لە بەری چەپی شاری مووسڵ کۆنتڕۆڵ بکەنەوە. وتەبێژی هێزەکانی دژە تیرۆری عێراق ڕایگەیاند هێزەکانیان باڵەخانەی کۆمەڵگەی فەرمانگە حکومەکان و باڵەخانەی پارێزگا و ئەنجومەنی پارێزگای مووسڵیان کۆنتڕۆڵ کردوێتەوە. تقدم آخر من الركن الجنوبي هاوکات سەباح نوعمان ئاماژەی بەوەش کرد. هێزەکانی دژە تیرۆ چوونەتە ناوزانکۆی مووسڵەوە کە گرنگترین پێگەی داعش بووە لە ڕۆژهەڵاتی شارەکە و توانیویانە کۆمەڵگەی کەفاءات و چەند بینایەکی ناوزانکۆکە کۆنتڕۆڵ بکەنەوە. لە ئێستاشدا مەترسی ئەوە لە ئارەدایە چەکدارانی داعش ئەو مادەتی شکدەر و ئەتۆمیانیان کەوت بێتە دەست کە لە ناوزانکۆی مووسڵدا بۆ مەبەستی توێژینەوە سوودیان لێوەردەگیرا. هاوکات فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کۆنتڕۆڵکردنەوەی هەردوو گەڕێکی نەسر و فەیسەڵیەی لە بەری چەپی مووسڵ و لە ڕۆخی ڕووباری دیجدا ڕاگەیاند. لە لایەکی ترەوە دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزی عێراقیەکان پردی چوارەمی مووسڵیان کۆنتڕۆڵ کردەوە، ڕۆژی هەینیش هێزەکانی دژە تیرۆر کۆنتڕۆڵکردنەوەی هەردوو پردی حوڕیە و حەدیدیان ڕاگەیاند. بەوەش ئێستا لە کۆی 5 پردەکەی مووسڵ کە هەردوو بەری چەپ و ڕاستی شارەکە بەیەکەوە دەبەستێتەوە داعش تەنها 2 پردی بەدەستەوە ماوە. ئەو پێشڕەویانە لە کاتێکدان تەنها لە 5 ڕۆژی ڕابردوودا هێزی عێراقیەکان توانیوانە 8 گەڕێک لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتڕۆڵ بکەنەوە و پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژێکی کەمدا تەواوی ناوچەکانی ڕۆژهەڵاتی مووسڵ کۆنتڕۆڵ بکرێنەوە و قۆناغی سێم و کۆتایی ئۆپراسیۆنەکە کە ئەویش کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی شاری مووسڵە دەست پێ دەکات. لە لایەکی ترەوە هێزەکانی هەشتی شەعبی گوندێکیان لە باشووری ناحیەی تەل عەبتە لە باشووری ڕۆژئاوای مووسڵ کۆنتڕۆڵ کردەوە کە دەکەوێتە نێوان هەردوو قەزای حەزەر و تەلعفەر بەپێی چەند وێنەیەکیش کە لەلایەن مانگە دەستکردەکانەوە بڵاوکراوەتەوە. نەتەوەی گرتوەکان هۆشداریدا لە پیسبوونی ژینگەی شارەکە بەهۆی سووتاندنی بیرەنەوتیەکانی گەیارە لەلایەن چەکدارانی داعشەوە لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵەوە. بەوتەی نەتەوەی گرتوەکان تا ئێستا توانراوە ئاگری 11 بیرەنەوت بکوشێنرێتەوە، بەڵام هێشتا 29 بیرەنەوتی دیکە دەسووتێن و دووکەڵی ڕەشی ئاگرەکانیشیان هەوری ڕەشی لە ئاسمانی ناوچەکەدا دروست کرد.